سڵاوت لێبێ مامەجان. یاخۆت بەخێری سەلامەت گەلێک مەمنونە. باشە گەلێک مەمنون دەکات زۆر. مامەجان دەمەوێت هەندێک باس تەقتەقم لە بۆ بکەیت. باس تەقتەق يلا يلا. تەقتەق پێشەش مار بووە وەختی خۆی شەخەمام لەسەر شاخەلەوە بێنە شاخی قەلان. شاخی قەلان. لەوێ بۆ پێشەش مارە. ئاوی هین نەبووە ئاوی خواردن و ئەو هاوەک ئێستاوی و مەچینەکە بۆ مەچینەی پیان دەگۆ مەچینەی لیستەر مەچینەی لیستەر ئینگلیزی هەبوو هەندی هەبوو بەو مەچینە ئاو دەدرا پێشەش مارە ئیتر دوای وردەوردە تەشم ئەو گەورە بوو شتەکە و ئەو زیادی کرد ئیتر لە دنیاها لە قەرناوها لە کەپەنەکە لە گەرمەکە لە تۆمەیدا لە مخرەخ لە تەختە خڕبن ئێستا گەرمەکە و دەما بگرە هەشت با دەمار بوو ئێستا 2000 ماریش زیاترە ئارێ وەڵا بە هەمووی من بە فەکرم دێ دووسێ جێبی لێ بوو جێب ڕەنگە نەدیبی ئەرێ وەڵانم دیتە بەس ئێستا ماشەڵڵا دنیا لەسەر سارە ئێستا لە باتی دوو جێب سێ جێبی ئەدا ئێستا 3000 بەس مەرزەی تێدایە ئەوە جگە لەوە نەوشە و لێک زر و نازانم ئەنمائیش بە شێوەیەکی بەرچاو و تەختە زۆر گەورە بووە زۆر گەورە بە سەبارەت بەو زێ شوێنێکی تەختە شوێنێکی خۆشیشە زۆر حەزەکەی تو وە کابرا گوتەی بمثقفي بجي بنوعي مثقف هذا كيف فلع مرداري بك حيوانداري بك معمله بك انت اللي راهم نوعات زيبوتوا نوعك هم نوع خركك زيد بتو كاسبي تداي بجاني تداي تقدق شويه جذور خوشه ايوه والله ذوق شو بس لما خلشي تقدر بقشتي خريجتي والله خريجتي بلى والله تيج ده كان بقشتي والله ليره بابلين بقرا زوربي معاش خوره مع موظف معاش خوره من بخم لقابه زي بينز كوره مال بينز معاش خوره الحمد لله كانوا كاسبي خوان هيك معاش خوره ليش على محكمه هو خروج ايشو كاسبيو اريدك مثلا خرج اقل عندك بالصوره الممنونه والله بها في قران تبي اوها وقت نصر راوستم والله لا كنت في خوشه اوها والله يتر هند زور بشي خرج زرعات دكا تيشي دايم معملتي معملة دكا حيوان وآجل داري وروج دكا موظف يشتري دايو باش نظام زراعة سشتا شي برهندي زرعات والله زراعة اللي رشوتي اللي دكري خياري اللي دكري طماطي اللي دكري لدرو بركي بامية بانزان ناس انواع شو اللي دكري باش بام بسيارة انواع رزق انواع رزق با بسيارة شي ديكلا تبقى بري استاش لو خارج وش بيشتري خوارده كردواريا كان درزنا كان اخي مريم ئێستا من تو برێم بە تو برێم وەرە شیوەکی بڕۆژ کە تو پلانی بڕۆژ ڕۆژێک کوڕەکانی بڕۆژ ئۆڵە بڕۆژ دەزانم دەوی دەکرێتە کفتا ئارێ ئێدە خۆی گەنمە کوتا هەبوو ساوەر هەبوو نیسەکت پێ برێم گەنمە کوتا ئەوەندە خۆشە ئەم گەنمە کوتاش دەخۆ والله حیاتە ڕاستی هێزکە گۆشتی تدابی والله ڕەحمەتت لێ بیتە ئارێ والله ڕاستەکە بە گۆشتی لێ بنێتان خۆشە من ڕۆژێک کوڕەکانم گوتیان باوم گوتم باوکم تيان باس سؤالك اللي كاين قلت فرمون من كانت قلت له شيخ كانت شاشم كوينديا قلت فرمون قلت يعني باوا سؤالك انجليزي اللي كنت بالقران اذا باش فكرنا ما زوري ما العرب قلت داولي بردن ده كنت قابو بردن قلت يعني باوا سؤالك انجليزي اللي كنت قلت مزور باشا كرم قلت سؤالك انجليزي لما كنت قلت انا بري قلت من سؤالك كل دي ثاني ذاك كل دي ايوه والله يسؤالك كيف انا لازم نخش انجليزي في ديال الشيستا كان بس طلب كلمه معايا قلت له باش مش سؤالك انا قلت عندي هلا قلت مكاكا بنيرو كوبران درينتي نيرو كوبران قلت له بابا شتي وانا هذا يا اخي نيرو كوبرانتيا اخ بيدرم استا بيدرم قلت له 50 ساري انغو ناني نيرو كوبران تا خواديا ناني نيرو كوبران تا خواديا قال والله بابا ما نازع نيرو كوبرانتيا قلت له كرم نيرو كوبران وبنبل او ابو دكرا سرملي هي استركايا قايكا جوتي بي دكرا بوي دوت نيرو كوبران جوتي بي دكرا جوتو دكر قلمتو دكر قلتم او قلمت وقت خوي بداس دورا داس قيناخ دورا قلمت ناكوتا دكرا هي دكرا هم انواع اشتري دكرا بروش وصاور قلتم كرم 50 ناني نيرو كوبران تاخذها اگر نيرو كوبران نبوايا او هيسترانا او دو او غنمه بس دورا او دو هيستريا او دو غايا اغنيرو كوبرانا كي عيب نبي نكرا يتسرمل دوتي بين ذكرى بس بحكم او زوتا او توي ذكرى استا غنم كوران وشتانس لما استا نما يا ولد انا ستان بندري قوري عندك كده تنخوش سربا اري والله ما
یەک دەست من دەچم تو دەچی ئەوە نازانم ئەوەندا گەرمەکتا دیگو دەبخۆ گەرمەکتای خۆشە دوای هەنیا داخردەبوونەوە لە دەوری منزەرەکەی قاپەچیان لە دەست بۆ ئەرێ وەڵا ئەو ژنی گەڕەچیان پێکەوەستە لەیان دەزدایان هەردەخەز گەرمەکان ماما منەوە کاتی گچکە بووم و چێوانەمان دەکرد دەرێ سەرسپی 50 ساڵی هەمووی دەزانیتن شتی کوردەواری خۆشە نابی کۆمبی نابی ینی ئەشەدەن بالله ئەسا من ئەو شتم زۆر پێ خۆشە بەس ئاخر بکەی بەرەو دەرێ خاتونەکەت خواردنی کوردەواریت لە بۆ دروست بکاتن ئیجا من لە ترسی تو ناوێرم دەنەخۆ من هەر خاتونەکەم نییە ئەمە سێ خاتونم هینایە بە گەورەی خوای یەکم لە دوڕ هەولێرە هینە دوڕ هەولێرە ئەوە مدیری مەکتەب بوو مدیری مەکتەبت هینە بەخوای وەڵڵاهی دەستت خۆش بەداخەوە ئەمری خوای کرد هەزار ڕەحمەتی لێ ئێستاش دوانم هەیە یەکیان داچ کوڕەکانە یەکێشم هینایە کە کوچێ ئەو داچ چییە؟ ئەو داچی دووسمان هەیە یەکیان پۆلین و هەر پێ دەکەین خەلی بووە قسەکانمان خۆشە دوو قسمان هەیە یەکیان پۆلی نۆیە ناوی دیاریە یەکیان ناوی لە عەلیە پۆلی شەشە لێ ڕەبی خوالید نستیت خۆ بەتەمانی بکێسێ بەرێ خۆ بەتەمانی بکێسێ کدیت مەسێت ئێستا دوودمایە قەیناکە سێم هینایە خۆی چوار تەواوە چوار ژن پیا چوار بەستە بەخوای لێگەڕێ باشە چونکی پیا و چوار ژن مارەی لێ دێ ئەرێ وەڵاوەیە مادەم کابرا پێی دەکرێ بابینی و کەیف خۆکێ ئارێ وڵات کوڕەکانش مانەوە نەبوون من لە خوارە زیاد مانەهنی ئەدی ژنەکان پێیان خۆش دەبێت ژنەکە ئێستاش مایەداش کوڕەکان لەگە کوڕەکمانە مامۆستای ئینگلیزیە لەگە بیە ئەدی لۆ لەگەر خۆت نییە ئاخر گوتم من پێ بوو گوتم ژنەکە هەموو خۆشەویستی و مەسرەفەکەی منیشتدا خۆشەویستەکە دایتە کوڕەکان هەموو لەگەر دەرێ ئەو پەنجەم دێشی هەموو یاساریانە سوالی سەیە دەکەن لۆ سلێمانی دەبن لۆ کۆی دەبن لۆ هەولێری دەبن ئەوەندە خۆشیان بەو گەورەیە ئەرێ وەڵا بەس منی سەری لێ دەم زۆر ئەرێ وەڵا ئیهمالی مەکە سەری لێ بدە ئیهمالی کو دەکەم 50 سال پێکەوە ژیایی قەن لەبیرم ناچی دەستەکان خۆشی گەلێک مەمنونە بۆ قسەکان زۆر سپاس دەکەم یاخوا بەخێر بێت یاخوا سەلامەت بی گەلێک مەمنون زۆر سپاس وەڵڵاهی قسەی زۆر خۆشی لە بۆ کردین دەستەکانی خۆش قسە خۆش بوو